پۆشەکەم هەوا و خاکە گوڵ پۆشەکەم زەوی و زارە گوڵ پۆشەکەم. سلاف پشتی هر دوورکەتنەکێ نزیک بینەکە هەیە نزیکترە ڤێژارەیە کوردستان بسەر ئەم دەخۆ نزیکی کەساتیەکی بکەین ڕاستی ناوە هونەری کوردیدا ئایکۆنەکە دیارەش مێژدا لێ پشتی ئایکۆنی خۆل گەلک کارەدایە چ سیاسی بە یانژی نوویسین بە یانژی ڕاگەهاندن بە لێ ڤێجارە ئەم دێ بەحسا ژیانەویە تایبەت بکەین نکە ئەمێ دیرکەتین هەولێرێ ئەمێ بەرەف گوندێکی بەچین ئەو ژی دوو گرتکانە میوانێ مە تایبەتیژی مامۆستا هومەر دزەیە جماعت هەفتەمەوە باشێ وەرە باش مادینە بە خێر بێ باش ئوستاز تەندروستی ماشەڵڵا یان شیکپوشی یان سپۆرتی ئەو ڕۆژ بە سپۆرتی پێویستە ئینسان هەردووچی هەبێ وەنیا جێ دەزانێ ئەگە بچێ گوند و دێهاتی کوردستان و بگەڕێنە ناو لەتاوە دەبێ سپۆرت بی ئەمما جێگای ڕسمی هەیە ئەوە دەبێت هەمان لە هەمووشی مهمتر ماشەڵڵا هەر گەنج دیارە مامۆستا ماشەڵڵا هەر واش گەنج بن لە دڵەوە لە دڵم هەمیشە سەوزە ئیشەڵڵا هەر واشە ئەو نهێنیەی پشت خۆشەویستیت بۆ دوو گورتکان چییە ئەو ڕۆژ کە بڕیاردە لە دوو گورتکان یەکدی ببینی قوربانگیان نەک هەر لای من پێم وایە دەبێت لای هەموو کەسێکەوە هەبێ تۆ هەتا تەمەنی 20 ساڵیت منداڵی تەمەنی 20 ساڵی معنەتێ بە تۆ بە سێ قۆناغا تێپەڕێ قۆناغی زۆر زۆر بچووکی دوای قۆناغی منداڵی دوای قۆناغی نەوجوانیت یان هەرزەکاری یعنی من ئەو سێ قۆناغم هەمووی لە دوورتکان بڕیوە هەمووی لێرە بووین هەتا 20 ساڵی ئەنجا ڕۆیشتم بۆ دەرەوە لەبەرەوە زۆر نۆرمالە زۆر ئاساییە بۆ من کە وابەستەی ئەو گوندە بم. ئێستاش کە دێ سەردانی ئێرە دەکەی هەر ئەو کاتت بەبیر دێتەوە نەکەرە کاتم بەبیر دێت زەرگم ژان دەکات دەوزا بە هەر لێرە ڕانەوەستین با بچین تەماشەیەکی ناو گوندی بکەین ئەگەر زای ئەگەر هەتا ئینۆنۆ نۆڤۆژ مەسەرەن ڕەنگە جوان نەبی بەڵام ئەو کات کە دووم و قەرز دەهاتنە ناو گوندی چ لەوان فێر بووی؟ وەڵاهی کاک ژوان دۆم و قەرز هەمیشە داهاتنە گوندەکانی کوردستان دەمانەوە بۆ مانجێکەوە بۆ چەند هەفتەیەک دۆم جیا بوو قەرز جیا بوو دۆمەکان زیاتر خەریکی کاسی بێکارێک بوون بەڵام قەرزەکان زیاتر گەڕۆک بوون وەرەبی ئیشێکی تایبەتیان کردوی بەڵام ئەوان ئێوەران لە شوێنی خۆیان گۆرانی و موزیکیان هەبوو موزیکەکەش لای ئەوان زیاتر ئەو چقەوانە بوو یعنی ڕاستە ئەگەر ئێستا بڵێم لە دووم و قەرز فێری هونەر بوو یان کاری تێکردوم بەڵام ناڵم تەنها ئەوە بووە دۆم و قەرز لەلایەک بەڵام جوتیارەکانی خۆمان لەلایەکە گۆرانی بەندی دروێنەیان دەگوت بەندی ساور کوتوانەوەیان دەوت ئەی ئەو جورئەتت لە شێ پەیدا کرد بە تایبەت هینانی ئەو وشانەی لەناو وشانێکە بەکار مناوم کاکە ژوان دیسان با بێمەوە سەر فۆلکلۆری کوردی لە فۆلکلۆری کوردی زۆر نۆرمال بووە من جارێکم با باس بکەم کە لە بەغدا 54 چوم چەند گۆرانیە تۆمار بکەم محەممەد سعید سەحاف بەڕێوەبەری گشتی تەلەڤیزیۆن و رادیۆ بەغدا بوو جاکە چوم گۆرانیەکان تۆمار بکەم ئەوان دەبایە گۆرانی کوردی تەرجمە بکەن بۆ عەرەبی بۆ ئەوی ببن بزانیت چیتیایە کە بۆیان بردبوو شتەکانی من فۆلکلۆری بوو ئەو شتانەی وەکو باسی دەکەیان دەوشێ واتی بوو کە لای ئەوان دیارە نەبووە بانجی کردم قاوەیەکی بوو بان کردم و ئەو محەممەد سعید سەحاف محەممەد سعید سەحاف وەڵڵا گوتی ئوستاز گۆرانەکان زۆر خۆشن دەنگت زۆر خۆشە بەڵام ئەو شانە ناکرێ ڕگبی گۆڕی ئابڕک عیبە لە مستەمعی ئێمە گوتم من بە کوردی دەڵێم بەس ڕەنگە ئاگاد لەوە نەبێت کە لەناو مجتەمەعی کوردی لە کۆمەلگای کوردی ئەم شتانە زۆر نۆرمالە زۆر ئاساییە گوتیت خوا بەرە گوتم بەرە وڵە با بەرەبەرەوە بزانم بەرەو دیوەخانە بڕۆم بزانم ئێستا چت لە بەردەستە نووسین بە تایبەت لەو وڵا ئێستا ئەوە ماوەیە کە بیرەوەریەکانم بە 4-5 ساڵە خەریکی بیرەوەریەکانم هەر لە منداڵیمەوە ئەوم تەواو کردووە ناویشم ناوە لە دوورتکانەوە بۆ بنی دنیا یەکێکی کەش ناوم ناوە لێگەڕێم با مێژوو بدوێ
لێگەڕێ با مێژوو بدوێ ئەوە بریتە لەو نامانەی کە لە کەسایەتی سیاسی کولتوری هونەرمەند شاعر پیاوی گەوران دووسەر بۆم هاتوون بۆ نمونەکەێک لەو نامانەی کە بوتو هاتوون لە لای سەرک بارزانانی بوون ئەو کات بەڵام لە نامەکانی سەرک نووسراوە بۆ عومەر دزەی نە کۆمەر عومەرە یان هومەرە خۆی خۆم لێرە هەتا لە عێراق بووم ناوم عومەر بوو بەڵام کە گەیشتمە ئەمریکا لێرە لە نووسینمدا ناوی خۆم گۆڕی بوو کردوم بە عومەر لە نووسینەکانمدا لە ساڵی 50 لە بیرمە ساڵی 54 کۆواری هەتاو دەردەچوو لایەن مامۆستا جیوی مکریانی مامۆستا جی و کۆواری هەتاوی دەردەکرد ئەمن لەوێ یەک دوو گوتارم نووسی و هەمووی بە هۆمەر دزەی حەزم لە ئەوە بۆ عومەرەکە بگۆڕم بە ناوی بە خۆت عومەرەکەت گۆڕی بۆ خۆم گۆڕی ئەوە کتابی دوام ئەی کتابی سێم کتابی سێم گۆرانیەکان و شعرەکانم دەتانی بڵێن 95 عشق و غەرامیات و خۆشەویستی ئەوەیە هەمووی خۆشەویستیە بەڵام کە دەڵێم خۆشەویستی شەر نییە هەر تۆ بیرت بۆ کچێک بچێت خۆشەویستی بۆ هەموو شتێک بە هەموو لاکەوە لە کۆمەلگای خۆمانە حەزحەزۆچێ و خۆشەویستی زیاتر بەنهێنیە و پەنهانیە لە دەرەوە لە ئەوروپا و لە ئەمریکا ئاشکرایە جیهان خۆشترە وڵا ئەوە دەمێنێتەوە سەر خەڵک بەڵام پێم وایە بە دزیەکە خۆشترە ئێستاژ بینی خۆت و داکی منداڵان دەبتە شەڕ و مناقەشە لەسەر ئەو وشە و ئەو شعرانەی کە کردنە گوران هەروەڵە ئەو پێخۆش نییە هەندێ وشە و دەستەواژەیە کە پێی ناخۆشە لە گۆرانەکانم بەکاری بێنم دەڵەوە جوانیە و ئەنی ئێستاش هەروەیە ئێستا شەروایە هەڵێ لە ڕیشی سپیت و ناوەشێتەوە ئەوە ئەو شانە بەکارمێنە عیبە هەی بەچ ڕازی دەکەێت بەڵێ بەچ ڕازی دەکەیت بۆی ڕازی بی قەنەعەتی پێ بیتەوە بەس ڕازی کردو بە پێم لە عەردی داژیر کردە بەجێم نەکردو بەشوەڵە گڕناگەمدا کردەوە چی منداڵان دەرێن بخوا دەیڵێت چ بوو ماوزۆی ئەو کۆنسێرتەی گۆرانی خوای ئەبێ ئێستا لە هەولێر کۆنسێرتێکم هەبوو لە ریزی پێشەوە ئێتر مەجموعەیە گژن دانیشت بوون ئەمنیش یەکێک لە گۆرانەکانم ئەو شانەی تێدا بوو ئێتر ئەمانە هەموو دەمخوایان گرتبوو چاوی خوان و حی بشورەی ئەو سێ و قسانە کو دەکاتن و یەکێکی لە ناویان دانیشت و گوتێ وەڵی درۆی دەکەنەوە هەمووتان پێتان خۆشە هەمووت پێتان خۆشە بە زوا خۆتان دەکەنەوە خۆیە بێستا کێماچی بکە خۆیە بێستا کێ بۆنی بکە خۆیە بێستا کێ بگوێنێ و کارەمەمکانی هی من بوون دوێنێ نامەیەکت بۆ مام جەلال نووسی بوت بە تایبەت ئەو کاتەی دوای 2023 دامەزراندنی عێراقی تازە لە نووسینەکەت هەست پێ دەکەم دەتوی شتێکی تایبەت بە مام جەلال بڵێ ئەو کات مەبەستت چ بوو لە پشت ئەو نامەیە نامەکە بریتی بوو لەوەی کە مام جەلال ئێمە دەبێت لەو زروفە حساسەی کە ئێوە ئێستا باسی ئەوە ئەکەن حدود کوردستان لە شوێ بێ لە شوێنە بێ چیمان دەدەنێ چیمان نادەنێ عەرەبەکان ئەبێ ئەوانە زۆر زۆر ئاگادار بن وان یعنی بەبیر و باوەڕی من داوا لە هەموو کوردەکانی دەرەوە بکەن بگەڕێن ئەو کتێب و نەخشەی کوردستانی کۆن ئەگەر هەبێ هی زمانی عوسمانلی ئەو کتێبانەی کە بە زمانە بێگانەکان بە ئینگلیزی بە فەڕەنسی بە ئەڵمانی لەسەر کورد و لەسەر تاریخی کوردوسراوە ئەوانە هەموو کۆ بکەنەوە دیبەنەوە لەوەیە چونکە دەتوانن لێرە دەری بێنن کە ئەمە هەمووی کوردستان بووە خۆشم چوومە لایبرری ئۆف کۆنگرس هەیە لەوە چوون گەڕام پێم گوتم ئەم نەخشەی زمانی عوسمانلیم دەوێت ئەمنیان بردە شوێنێک گوزارەخش زۆر گەورە مقارینەکان هەمووی پارچە بوو دەبایە لێکی تەنیشتێکی دابنێ یەکجا دەرەچوو مێزێکی پانیشان هەبوو ئەو نەخشانی زمانی عوسمانلیم هەموو هێنا ڕسمیشم کرد لەسەر مێزەکەم دانا باوەڕتە بێ کاک ژوان منتیقەی کوردستانی باکوور هەمووی نووسا بوو کوردستان هەمووی نووسا بوو کوردستان ئەوەی ئێستا کەسەر بە تورکیا باڵەبانە ئەوەی کەسەر بە تورکیا ئێرەشەگرتەوە چکە عوسمانلی ئەوەشاری عوسمانلی بووین ئێرە و سووریا و
إلا إيران إذا قلتوا طبعا إيران وش تشكو أنت أوانم هم رسم قلتوا بهم نارنا قلتم أوان بشام دم بحر مكان يعني رنجة همان أو رسمة بك دواي ما مزلا لسلميز لا كردي ولا سميز دانا همان أو رسمة بك بخير رنجة أو بجناز بس راسك ما مزلا كردي شي كردوا قلت ورنت مشاكل زمان عثماني وهم كردستان لسر هنريتو ما مزلا تقصي شي هو هنر بتايبت والله هنري ما مزاهر لك كونه وكم دار ك بتشوف يعني حزي دنج من بو حزي قراني كان من بو أما لتشوف هاشتو ولا ما مزلا بوين برفيق ما مزلا هر دنج من زور في خوش بو هر زارش مناسبة تقدر برشتواني على قر برادران ديگو قراني خوشانم بو بري هر تاب خوش ديگو من مسجلش بسكورم هيا شوان كده اسم دنون كتاب دخون مو بيش والخوم لبكوه مسجل كشم لسه ذكر أي ساري قوم دارها قراني كان توليد دمو كتاب كرز دخون نکاجی ما مستمد وید از دو یادگاری جیاناته بزنم زیادتر یعنی ام نزدیکی ناو جیاناته بین یک یادگاری که خوشه یک جی ناخوشترین یادگاریه بجا بزنی که نخوشیه دست بکیم پشت هنگه دا خوشیه بو ما بحث کی والله ناخوشترین یادگاری مرجی بیستنی مرجی داکم بو منجی 1263 لشاخه بوین اما رادیوی دنج کردستان من بر رو برده وقتا چونکه داکم بدبخته لپنج کروک کچکا هموی کچکی لا خوی بو ولام پنج کرکی هموی لدرو بوی یان لشاخه بوین پشمرگه بوین یان دیکم یکدوان یکمان لا انگلترا کند کار بو اتر يعني بس جدا دمار خوش مالكشان قدورت إيران سوتاند حكومتاتو لقزا شكان إيران سوتاند هرشي هبو هم بتعلم برد دايكم أوز عيديتو من على كان شي كسي لو حمروجي الخبر دات دان قد تيار الفرنسي دا اون كسي كشتوا دايكم فقير لو سيرين عيو أمر خواي كرد او ناخوشترین یادواری ای خوشترین یادواری جیان های خوشترین یادواری وابزان زور ما بستم بو که بکالوریوی 5 ثانوی او زمان 5 بو است 12 سال 12 پدر نظام سید پوریا دوان آوندی تواو بکم بچم موزیک بخوانم اینجا که اوم تواو کرد انا لو گنده بم لیره لدورت کام بو من هاویم بو درجات درچو لبغداد درچو بكالوريا أخلوه آخر سالي بكالوريا لبغداد تواب كرد يعني كان درچو بهولير زاني بويان يشك لهولير زاني بويو درجة كي بدرسه وقرتو كرر لردانشتو باوشي أو كربو هذا تي كعمر نازح بوي أو خوشترين هنم بتشوف لقيتم ليه قريس توا فرصتها أو دسمة درون بزيد أخوانم چونك في 5 ثانوي بكالوريا زور زحمت بو وتبراسي زحمت بو وكاستانه بو هالبرا يعني خلق بدو صار يعني صار قال ما بدو صار ما بايا صار كرده معايا من بكم صال بريم ما مستعيش الله جانا ماي همي خوشي بديري همي نخوشي ابن دوباره ممنونيتوين نو درجه مالا خو بلكي وريكا غندي بو ما خوش كرو اما خو نزيكي وكرو مزيد ترجانا وزن ممنونيتوين قال لك من ادبار قال لك ممنونيتوين